بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجا لەگەڵ شێخ دلێر شێخ مستەفا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر پێگەی سیاسی و پێگەی کۆمەڵایەتی و کۆمەڵێک پرس لە باشووری کوردستان بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە بکەین. دەپرسین ئایا بۆچوونی سیاسیەک یا بۆچوونی کەسایەتی بنەماڵەیەک چییە بەرامبەر بە واقعی سیاسی کوردستان؟ ڕەخنە لە پەروەردە دەگرێت، لە یاسا دەگرێت، لە واقعی کوردستان دەگرێت. ڕەخنە لە هێنانەوەی مۆدێلی ئەوروپا دەگرێت بۆ کوردستان، بە تایبەتی ئەو مۆدێلەی کە نامۆیە بە کۆمەلگای کوردی. قسە لەسەر پێگەی خێزان، پێگەی یاسا، پێگەی قوتابخانەکان دەکات. ئەمانە بۆ کەسێکی کۆمەڵایەتی تا چەند لە ناو خەڵکدا گوێ لێگیراوە، لە سیاسەتەوە بۆ پەروەردە، بۆ خێزان، بۆ یاسا، بۆ واقعی ژیانی کۆمەڵایەتی. هەوڵ دەدەین لە بەشی دووەمی بەرنامەکەشماندا وەک درێژکراوەی بەشی یەکەمی بەرنامەکەمان قسە لەسەر ئەم باس و تەوەرانە بکەین. خۆشحاڵم کاک شێخ لە بەشی دووەمی بەرنامەکە دانیشتینەوە و گفتوگۆیەک بکەین. دووبارە سوپاسانەکەم و یاخوا بە خێربێنەوە لە خزمەتانە. سپاس. تۆ دوای ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانوی پێشتر باسمان کرد، بێگومان لە سەردەمی ئەنفالەکانە لێرە نەبوویت. دوای سەردەمی ئەنفالەکان و پێشی ڕاپەڕین گەڕایتەوە بۆ باشووری کوردستان؟ پێش ڕاپەڕی نەخێر. پێش ڕاپەڕین؟ بەڵێ بەڵێ. پێش ڕاپەڕین هاتیتەوە؟ پێش ڕاپەڕین هاتمەوە بە چەندێک، چونکە باوکم زۆر نەخۆش بوو، ئیتر زۆر داوای منی کردبوو، بۆیە یاتیادی هاتمەوە. بەڵێ. ئەو کاتانە تو ئەم هەموو ڕۆڵەت هەبوو لەودی و خەڵک تەبینی، سیاسیت ئەبینی، لەگەڵ مامۆستا مەلا عوسمانوانە تێکەڵ بووی، لەگەڵ مامجەلالە تێکەڵ بووی، لایەنە سیاسی جیاوازەکان تەبینی، هاتیتەوە حیزبی بەعس لێ پێچینەوەیان لێ نەکردیت؟ هیچ تەسەوەر ناکەم من شتێکی پابەند بوون بە لایەنێکەوە لەسەر من کەس باسی کرد بێ، چونکە ئەوای من هەمووی پەیوەندی و ئەو شتانە بووە. ئەمجا من ئەمری گرتنیشم دەرچووە کە هاتوومەتە دەرەوە، بۆیە هیچ ئەوە نەبووە ڕۆژە لە ڕۆژان هین بێ. بەڵێ ئەمن تحقیقی وردی لێکردم، من هەروتومە دانیشتوم و لە سنەبووم و ئەمنی سلێمانی بانگیان کردیت؟ باڵێ، هەر تحقیقێکی زۆر زۆریان لێ کردم. وردەکاری پەیوەندیەکانت لە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ کەسایەتی و لایەنەکان لەبەردەستیان نابوو یاخود هەر بەبێ زانیاری؟ بە هیچ جۆرێ باوەڕ ناکەم شتێکیان لێ پرسی بێتم لەوەی کە بزانم ئەوان نەزانن وا بووە. تەنها وتومە وەکو کەسایەتیەک لەوێ دانیشتم و ماڵم لەوێ بووە و پەیوەندیم بە هیچ کەسێکەوە نەبوو. بەڵێ. ساڵی 1970 بوو گەڕانەوە؟ 90 بوو. مانگی پێشتر تەمەەن لێبوردنێکی یا بۆ ئەوانەی کە لە دەرەوەن بگەڕێنەوە حیزبی بەعس لەو لێبوردنە هاتنەوە؟ نەوەڵە. هەر لە ڕێگەی فەرمی وە هاتیوە یا عەلاقاتان دروست کرد؟ ئەوەندە بوو و لە ڕێگای خزمێکمانەوە وتم بە تەمام بگەڕێمەوە، ئیتر ئەو مینی کرد بوو کە دێتەوە و دانیشە و حەقی هیچی نییە. زەمانەت هەبوو، مەترسی نەبوو؟ وەڵاهی تر ئەو زەلامە زامن بووم بەوە. بەڵێ. دوای ئەوەی کە ئیتر هاتیتەوە و ڕاپەڕین دروستە بێ و دام و دەستگای حکوومەت و ئەوەی کورد هەمیشە باسێکا و ئاواتمان بۆ خواست و حکوومەتی هەرێم و پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و ئەمانە دروست و دام و دەستگاکان کەوتنە سەر پێی خۆیان. ئەو خەونەی کە تۆ باست ئەکرد لە سەردەمی باوکی ڕەحمەتیتەوە یا بڵێن باپیری ڕەحمەتیتەوە کە لە شەڕی ئاوباریک شەهید دەبێ و بەشداریەکە دواتر بە قۆناغەکانە دێت و شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێ و سەردەمی هەشتاکانی سەدەی پێشوو لە مەنتیقەی قەرەداغ هەستت کرد یعنی گەیشتون بەو خەون و ئاواتانەی کە چەند ساڵە قوربانی بۆ درێ؟ وەڵی بە هەموو دڵنیاییەوە ئیتر باوەڕ ناکەم هیچ مژدەیەک لەوە خۆشتر بێ کە ئەوەی کە ڕادیۆی شۆڕش بڵاوی کردەوە و کە ئەو ئینتیفاضە ڕاپەڕین دەستی پێکرد. بەڕاستی ئەوە شتێکی خۆش بوو و هەموو بەش بە حاڵی خۆمان مشارەکەمان تیا کردووە
و فەریدونی برام هەر لەو هینا شەهید بوو لە هینی ئەوەی کە ئێستا مەڵبەندی تایە نازانم چیان پێوت. کاک فەریدون لە ڕیزی پێشمەرگە و شۆڕشی کووردا شەهید بوو. بۆ ئەو ئینتیفاازەیە شەهید بوو لە شارا بوو، بەڵام لەو ئینتیفاازا کە هجومیان نەکردووە ئەوە وازانم مەقەڕی حیزبی بوو. یعنی پەیوەندی هەبوو بە شۆڕشە و تەنزیمەوە؟ بەڵێ، نەک بە پێچەوانەوە لە ڕیزی حیزبی بەعسا بوو بێت. نەخێر، بەڵێ ئێمە یەک کەسمان نەبەسی بووە نەپەیوەندیمان بە حکوومەتەوە بوو. زۆر جار وەک ڕۆژ ڕووناکە. زۆر جار کاک شێخ قسە لەسەرەوە کرێ بە تایبەتی کە باز لە پێگەی شێخ و بنەماڵەکانە کرێ ئەڵێ ئەمانە بۆ هەموو سەردەمێک هەمیشە لەگەڵ دەسەڵاتە سەردەستەکانە درۆکەن، ئەوان ڕەنگە چەند شێخێک ببینن. ئەوەندەی لەم عەشرەتانە کە هەیە و مستەشار بوون 200 ئەوەندە هەبووە 5 بۆ ئێمە بژمێرن، ئێمە ئەڵێن قوبوڵمانە. بە تایبەتی بنەماڵی ئێمە نەبەعسیتیا بووە، بنەماڵە مەبەستم بنەماڵەی مەردۆخیە لە سنووری قەراخ و سلێمانیە کە ئێمە بە زۆری هەین. یەکێکمان بەعسی بوو بێ، یەکێکمان ئامر مەفرەزەیە بوو بێ، یەکێکمان پەیوەندی بە ئەمن و ئیستیخباراتەوە هەبێ. بە هیچ جۆرێ نیمان. ئێوە بنەماڵەی مەردۆخی لەو ڕۆ خۆتان جیاکەنەوە بۆنمە لەو شێخانەی ترکەوەکو خوو لە سەرەتای بەشی یەکەمی بەرنامەکە باسی شێخی تەریقەتت کرد بەتای بۆنمە تەریقەتی کەس نەزانیە، تەریقەتی نەقشبەندی هەیە، شێخەکانی تر هەن، بەرزنجیەکان، یعنی ئێوە لەوانە خۆتان جیاکەنەوە؟ ئێمە بنەماڵی ئێمە مەردۆخیە و ئێمە حەسەنین، شێخەکانی تر بە زۆرینە حسەینین. بەڵێ، یعنی ناتوانی بڵێ لە شێخەکانی تر بەعسییانتیانە بۆ ئیسفادەی لە دەسەڵاتی بەعس نەکردووە. من دیفاعەکەم لە بنەماڵەی مەردۆخیە. بەڵێ، بەڵام هەر وەکو گشتیش بیگرە هەمووی بە پەنجەی دەزیان ژمێری ئەوانەی کە مستەشار بوون و لەگەڵ حکومەت بوون. زۆریشیان تیا و سوودی وەرگر لەو دۆخە لەو کاتانە. ئەی تەبعاً، بەڵام لەگەڵ ئەوەشا مەسەلەن ئێستا بیان بینە ئەوانە یەکێک نەبوون، ئێستا بۆ جادەی شابسوڕێنەوە دوژمنیان نییە، ینی شتێکی خراپیان وا ئەوتۆیان نەکردەوە. بەڵکە من تەسەورم وایە ئەو کاتانە وەکو یەکێتی هیچ نووری سلێمانی سوودمەندیش بوون لێیان، کۆمەڵێک دەنگ و باس و کۆمەڵێک شتیان داوە پێیان. بەڵێ، لە وتارێک هاتۆ باز لەوە ئەەکەی وتیەکی لینینێنی تەواڵی بۆ تێکشکاندنی ینی هینێکی باو دەسەڵاتێکی سیاسی باو یا ئەوەی کە زۆڵم و زۆر ئەکایا بە شێوەیە کە چارەسەری نییە پێویستی بە شۆڕشەیە. ئەو بۆچوونت لە چیەوە سەرچاوی گرتووە؟ شۆڕش بۆ هەموو شتەکان نەتوانی بەکاری بێنی. کاڵێش لە زمانی لینینە لە دوای ئۆکتۆبەر و هێنان یەکەم کارێک کردیان شۆڕشی سەقافی بوو، وریاکردنەوەی خەڵک، وشارکردنەوەی خەڵک، تێگەیاندنی خەڵک. چونکە رووسیا قەیسەر وای کردبوو لە هەموو کۆڵانیەکە شوێنی خراپ و خراپخانە بوو. بۆیە ئەو شۆڕشی سەقافیە ئەتوانێت خەڵکەکە وشیار کاتەوە، وریای کاتەوە، تێی ئەگەیەنێ و لەگەڵەوەیشە دوای تێگەیانن چاودێریشن بەسەریانە. بەڵام تۆ بڕوات خۆ بە مەفرەزە چەکدارەکانی شەیە دروست بێتەوە شۆڕش بکات بۆ خۆی هەموو شتێک زەمەنی خۆی هەیە. ئێستا باوەڕ ناکەم، چونکەم ئێستا چەکی وا داهاتوە کوناوکن بە دوا تاگەڕێ ئەدۆزێتەوە. ئێستا شۆڕش هەر ئەبێ بە خەڵک بێ و هەر ئەبێ لە ناو شارەکانەوە بێ. بەڵام بۆچی بۆ وشیارکردنەوەی ئەو دەسەڵاتەی کە ئێستا هەیە ئێمە بە تایبەتی لە سلێمانی بەگشتی حسابیکەی هەڵەبجە گەرمیان ڕانیە قەڵادزە حسابیکەی ئێمە ئێستا هیچ شتێکمان وەکو پێویست نییە، نەمەعاشمان نەجادەوبانمان، یعنی هیچ ڕوویەکی ئاوەدانکردنەوەی کوردستان ئێستا هیچی پێوە دیار نییە. بە هەر شوێنێکە ئەڕۆی وێران و بەتاڵە. هیچ کەسێ نییە مەسەلەن مەعاش لە کاتی خۆیان وەربگرێت، چەند مانگێکەیە و چەند مانگێ نییە. ئەوە تا مەسەلەن مەسائلی کارەبامان هەتاکو ئێستا ئابینی ئێمە ئێستا لەم حاڵەتەی ئێستەمانە 12 ساعات کارەبامان نییە. لە حساب کە لە شوێنێکی وەکو قەراخە کە نەمەولیدەی هەیە، نەتوانایشیان هەیە بتوانن مەولیدە بکڕن، مەکتەبی لێیە،
تەلەبەی 12 هەیە، تەلەبەی 9 هەیە کەمانە هەمووی بە کەلۆریە. سەیری بکە بزانە حاڵی ئەم میلەتە ئێستا لە چیایە و میلەت دەبێ ئەوەندە هوشیار بێ کە تێبگە داواکانی خۆی بگەێنێتە شوێنی خۆی. باشە خۆ میلەتیش داوای ئەکا، بەڵام ئەمە ئێمە بەکێ بڵین، یعنی ئێستا ئەمەی بەڕێزت ڕەخنەیەکەی بەکێ ئەڵیت؟ کێ هەیە پێی بڵێ، بەڵام خەڵک نییە. خەڵکیش لە ڕاستیە کۆمەڵێک تەلەبەیە، کۆمەڵێ تەلەبەی جامیعە بە قەنەعاتی من واز لە دەرسەکانیان دێنن، ئێمە سبەینێ وەکو کادرێکی تەندروستی، وەکو کادرێکی پەروەردەیی، وەکو کادرێکی هەر یەکێ بواری اقتصادی، یعنی سەیرەکەی ئێمە بە 6 ساڵیشە ئەمانەی کە پێگەیون ئەلفوبێی لە قانون نازانن کە ئێستا مەحامین، لە اقتصاد نازانین کە ئێستا اقتصادین، لە مامۆسایەتی نازانن کە ئێستا مامۆسا، هەر خەریکی خۆپیشاندان و ئەوەن و هیچ متابعەیە نییە و مامۆساکانی جامیعەش بەڕاستی کەم تەرخەمن لە بەڕێوەبردننی ئیش و کاریەکانیانە و سەیرەکەی داخلیەکانی تەلەبە ئەوە تا بێ ئاون بێکارەبان بێ ئەوەن کە مخەساتێکیان هەیە بیدەنێ کەم و کوڕەکانی ئەم وڵاتە زۆر زۆرە. ئەگەر بیڵێ کێ بەرپرسە بەرامبەری ڕاستیەوە ئەبێ بدۆزرێتەوە و دیاری شەکێیە بۆ خۆ من نیم، من بەش بە حاڵی خۆم لەم دەسەڵاتەی کە ئێستا هەیە، لەم حکوومەتە کە هی یەکێتیە، لەم شوێنەی کە کاک جعفەر لە دەسەڵاتە بەرزەکانە یەکێک بڵێ دلێر ئەوەم ئیسیفادە کردووە لەم یەکێتی نیشتیمانیە. ڕاستە مقاولاتم هەبووە، نە هیچم هەبووە، ئەگەر ئیشێکیشم هەبوو بێ ڕەنگە وەکو پێویست و وەکو ئەو خەڵکە چوو بێتم وەرم گرت بێ. بەڵام خۆ یا لەم سنوورە مەسەلەن خەڵکێکە بێ لە من ناڕازی بێ مەگەر هەر وەکو بڵێم چی بەبوختان. بەڵام خەڵک لەسەر ئێوە حسابیەکە بۆ نمونە ئەگەر بۆ نمونە کاک شێخ جعفەر وەزیری پێشمەرگە بوو بێ، جێگری سەرۆکی هەرێم بوو بێ، پلەیتری هەبوویەوە لە بنەماڵەکەتان کەسی تر لە ناو دەستگای پەروەردەی و یا دەستگا کارگێڕیەکانی سلێمانیا بوو بێ، ئایا هەمووتان هەروەکو یەک لەسەر یەک حساب نین؟ من تەمەنامە کرد خەڵکێک بڕوا کاک جعفەر ببینێ لە نزیکەوە بە ناو نەیبینێ، پیاوێکی سادە و ساکار و ئەسڵەن بە حیاتی پارەی بە خەیاڵان هاتووە و پیاوێکیش بووە حتا ئەم دەقەیەش لە کەناری مەرگە گەڕێتەوە و هەمیشە بینیوتانە لە شەڕی داعشا چی کردووە، چ دەورێکی هەبووە، چ کاریگەریەکی هەبووە، چ دوژمن تۆقێن بووە، چی کردووە کاک جعفەر. هەر ئەوەیە وەکو ئیسە من ئەوە منووسیوە زۆر لە کۆمنتەکان سەیرەکەم ئەڵێم دەوەرە خۆت بۆ ئەم میلەتە هیلاک بکە، لەبەرەوە ئەم میلەتە قەناعەتم وایە ناتوانم بڵێم ئەو میلەتەیش، بەڵام ئەمانەی کەوا لەو کەناڵانە کە هەن بێویژدانن بەڕاستی ئەسڵەن ئەلفوبێی سیاسەت و ڕزگاری میلەت و حەقی تەقریری مەسیری میلەتەکەی خۆیشیان نازانن، هەر ئەزانن بنووسن و شتی خراپ بڵێن. من ئامادەم لە بەردەستی هەمویانە خۆیان بێن یەک لیژنە دروستکەن. ئەگەر من بە قەوس چڵە پوشێک مستەفید بوو بم لەم یەکێتی نیشتیمانی و لەم حکوومەتەی قوبوڵمە هەرچیم پێڵێن پێم بڵێن یا کاک جعفەرە بێت چ خەتایەکی کرد بێ، ئەوەی کردوێتی چیەتی ئەوەی خەڵک ئەیبینێ ئەڵێ ئێستا کاک شێخ دلێر ڕەخنە لە حکوومەت و دەسەڵاتەگرێ، بەڵام خۆشیان بەشێکن لەو حکوومەتە. ئەو حکوومەتە کاک جعفەر خۆشی هەموو بینیتان لە هەموو عێراقیشە دەنگێکی گەورەی دایەوە وتی چی وەسفی حکوومەتی کرد، وتی میلەتەکەمان نوقسانی نییە، وتی میلەتەکەمان حاڵی باشە ئەگەر گوێ لێبوو بێ، وایوت هەرچی ڕاستیەکان هەبێ خستێ ڕوو و هەموو کەسێکیش دەستخۆشی لێ کرد. ئەمەی تۆشە لەو بۆچوونەی ئەوەیە گرتەیەکی ڤیدۆیی هەیەڵێ ئەوەی بەعس پێی نەکردین، ئێمە خۆمان بە خۆمان کرد. لە ڕاستیە بەعز بوو کاکە، بەعز بوو، لەبەرەوە من کە بەعسیشە بووە بۆ هیچ خۆپیشاندانێکی سەرجادە نەیانتوانیوە من بەرن. من لە ئیدارەی مەحەلیە بووم، نەیانێ ئەڵا پاسەکان بێنە ژوورەوە ئافرەتەکان سوارکەن، لە لای سەعاتەکەەوە سواریانەکردن
کە بە شێوەیەکی زۆر ناشرین و ئەمن و دار و دنیا کۆمەڵە بوو چوم هەموو سیارەکانم هێنا ژوورەوە و ئەو وەختە نایب محافزش بانگی کردە منیش پێم و دەوە شتێکی زۆر زۆر خراپە و بۆ بە فەرتەنەم لەگەڵیان ناوزابت ئەمنەکە هەڕەشەی لێکردم بەڵام بەعس ئەو کاتانە هێشتاوا نەبوو هەرچی بکەین ئێگیرام و هەرچی تعزیب هەیە دراوم و ئەوە ڕەفیقەکانم هەموو شاهیدن و ئەوە لە کتێبەکانە نووسراوە و من و کاکە حەسەنم طبعا ئێمە 28 کەس بووین کە گیرای لە یەکەمەکانی ئەو لێدان و هەڵواستین وەر کاکە حەسەن خەریب و بیژمرێ کە بەرگەمان گرت و ئەی خەڵکی لێ بەسەرات نەمانوێراوە بەسەر جادا بسوڕێنەوە تێگەی لە هیچ جێگایەک جێگامان نەبوو مراقەبە لەسەر هەموو شتێکمان هەبوو ئەی ئەمانە لەکوێ بوون ئەو کاتانەکە بێن بڵێنەوە ئێوە لەسەر چی واتان بە بڕوای تۆ یعنی بۆ نمونە سادەترین هەڵوێستی ئێوە یا بۆ نمەهی کاک شێخ جەعفەر کشانەوە لە سیستەمی حکومڕانی و لەو شێوە بەڕێوەبردنە بێ باشتر نییە وەکو ناڕەزایەتی یەکتاوەکو ڕەخنە بگیرێت و بژمێنیتەوە تایە من خۆم لەگەڵ هیچ حیزبەکانیم و هیچ حیزبێکیش نیم ئەم باسانە قەت لەگەڵ کاک شێخ جەعفەرە تاوتویەکەی بۆچی یعنی باسی ئەم واقعە و قبوڵ نەکردنی و بەو شێوەیە خۆشی گفتوگۆی هەیە و ڕەخنەی توندیش ئەگرێ زۆر تند تۆ ئێوە خۆشتان باستان کردووە کە بیر لە چارەسەری پیاوێکە هەموو تەمەنی لە ساڵی 69ەوە هەتاکو ئەم دەقەیە ئیسراحەتیشی نەبووە چ شتێکی کاک جەعفەر سەیری سیارەکەیشی بکە بزانە گولە نەبڕە یا سیارەیەکی ئاتیادیە سەیری بکە یەتە تەعزیەکەەوە بە تاقی تەنیا دێتە پێشە و لەوە زیاتر هەیە چ خەڵکێک لە بازاڕی سلێمانیا کاک جەعفەر هەڕەشەی لێ کردو کێی بان کردو محاسەبەی بکە چ قسەیەکی بە خەڵک وتووە چی یەکێک لەوانەی خزم و کەسوکاری ئێمەش بێتوانێ یەکێ شکاتی لێ بکا بڵێ وای کردو چاوی دەرێنێ ئەی ئەمە یعنی نابێ فەرقی ئەو هەبێ لەگەڵ یەکێکی ترە ڕاستە بەڵام خۆ ئەو دەنگۆیانە لە ناو خەڵکا بڵاوە بوویەوە ئەو هێزانەی کە هەیان بوو لە کاتی بەتایبەتی خۆپشاندانەکان لە ناو شاری سلێمانی ئەکرا بۆ نە فڵان هێز ئەو هێزەکان دیاری ئەکرا بێ ناوهێنانیان و بۆ ئەمە هێزی ئەو بۆ نە خەڵک سەرکوتەکە خەڵگەی لێ هێزی ئەو نییە ئیسا ئەو کاتە تا مامجەلال هەبوو مامجەلال هەبووە کەس بێ ئەمری مامجەلال هێزی نەجوڵانەوە ئەی خۆ تۆ ناکرێت تۆ ئێستا هاتوویت بە دوای ئیشێکە ئەگەڕێ بۆی هاتووی بۆ ئێرە ئەبێ ئینتاجە دەبێ ئەی خۆ کابراایەکە فەرماندەیە ینی بەتەمان ئەگەر یەکێتی خەڵک هێرش کاتە سەری و بێوێنەیە لێ بڵێ بە قوربانتان بمۆرن شتیوەها نەبووە یا ئەبێ لەگەڵی نەبێ یا ئەبێ ئەوەش بکە بۆ یەکێتیش ئەمڕۆ هەتا ئەم دەقەیە ئەگەر بەراوردی بکەی لە چاو حیزبەکانی ترە و ئەو دەسەڵات نییە خۆ حکوومەتی دروست نەکردو خۆ ئەو زۆرینەی پەرلەمانی نەهێناوە بەڵام هەندێ شەخص هەیە کە ناوی یەکێتی ناشرینەکە بەڵام شەریکیشە لە حکوومەتاوانە چێ یەکێتی شەریکێکە شەراکەت بە چییە بێ شەراکەت بەوە ئەبێ 50 بوو وەکو یەک حکوومەت بوون ئەی ئەو وەختە فەرقی نەبوو بەڵام ئێستا تۆ 18 کورسیت هەبێ و ئەو 42 کورسی هەبێ یعنی تۆ بە تەمای وەکو ئەو بی دەسەڵات لای ئەوە هەر شتێک کە ئەکرێ بە دەنگدانەکرێ کە بە دەنگدانەکرێ یعنی ئەو براوەیە هەر پێویستی بە تۆ نییە ئێستا پێویستی بە هیچ حیزبێ نییە ئەو ئەگەر بێوەیەکێ تەرشیحکە دەنگی بداتێ هەڵبژاردننی بۆ بکەی ئەو خۆی توانای ئەوەی هەیە کە دەریچێنێ و کەسیش منەتی بە کەسیش بەڵام کاک شێخ تۆ پێدوانە بۆ خۆی یەکێتی ئەو واقعی دروست کرد کە خۆی ئاوا بچووک بێتەوە بێ بە کەمینە و هێزێکی تر بێ بە هێزێکی باڵا دەست و یەکەمین کاکە ئارامگیان من حەزەکەم جەنابەت بزانی وەکو وایە یەکێک کۆرۆنا بگرێ دوایش تووشی سەرەتان ببێ دوایش تووشی ئیلتیاباتی مەعیدە و ئەنواع وەشکاڵشە دەبێ ئەمە ئەکەی بە یەکێکی ساغ ئەمە لە بیدایەتی یەکێتیوە مەلابەختیاری لێجیابۆتەوە کە گەورەترین زەربە بوو ئەو هەموو کادیرە چاکە هەموو لە دەست چوون لە دوای ئەوە هاتووە هەمومان بینیمان کە کاگنەو شیروان کاریزمایەکی گەورە بوو لە کوردستانە ناوێکی تایبەتی هەبوو پشتی یەکێتیشکان و ئەو هەموو کادیرە چاک و ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی برد و خەڵکێکی زۆری لەگەڵا بوو ئەوە بوو لە دواترە دکتۆر بەرهەم
جارێکی تر لی جیابوو ئەتۆ بیەنە سێری بکە بزانێت کێ بەرگەی ئەوە گرێ کەواتە ئەمیش دیسان پەیوەندی بە ناکۆکێ ناوخۆیەکان ئەم هێزەوە هەبوو. ئای طبعاً سیراعەکانی خۆیان بۆ سەبەبی ئەوەی کەوابێ ئەینا کاتێک کە یەکێتی نیشتیمانی هەبوو خەڵک چەپڵی بۆ لێ ئەدا لە هەموو شوێنێ خەڵحەجێک ڕۆحی خۆیانی بداتێ بەوە بوو خاوەنی ئەو هەموو کادیرە بە توانا و بە قابلێتە. ئێوە وەک خۆتان نەبوونە بەشێک لەو جیاکاریانە. بەڵێ ئێوە نەبوونە بەش ئێمە بە هیچ ئێمە وەکو من پێم وتی من حیزبی نەبووم کاکجافەریش لە هەموو جیابوونەوەکانە ئەو وتوێ من یەکێتیم لە یەکێتی جیابوونەوەم قبول نییە ئەمەوێ گۆڕانکاری بکەین لە ناو یەکێتیە چی بڵێ نەیکەم بەڵام بە هیچ جۆرێ لە یەکێتی جیانە بە دیاریکراوی لەگەڵ کەسانیە بە دیاری بە هیچ جۆرێ. تۆ لە وتارێکە کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە شوێنێکی گشتیە باسیەکەی دیت بوون یەکسەر بوونمە لە بەهۆی پێگە کۆمەڵایەتیەکەوە و بەهۆی ئەوەی کە لە ناوچەکان ناسراوی ڕەخنەی پرۆسەی پەروەردە ئەەکەی ڕەخنەی خێزانەکەی ڕەخنەی مەکتەبەکەی یاساەکەی ئەم ڕەخنانت لە چیەوە سەرچاوی گرتووە؟ وەڵی هین زۆرە لەسەر ئەوە ئێستا دوای حربی عالەمی دووەم چەرچڵ کە خەڵکێکی زۆر چوون بۆ لای وتی لە پێشەوە من پرسیارتان لێ یەکەم یاسا و پەروەردە چۆنە لە وڵاتە وتیان وەڵایی ئەم دوانە لە هەمویان باشترن وتی دا هەموویمان پێ چاکرێ مادەم ئەم دوانە باش بن ئەمە یاسایەکە کە بۆ ناو کۆمەلگایەکی وەکو ئێمە کە چۆن چاکەکەی وە چی ئەەکەی وە چۆن شۆڕشت دەست پێ کردووە وە چۆن کۆتایی پێ هاتووە و ئێستا دەوڵەتت دروست کردووە ئەوەی کە ئێمە ڕەخنە من لە پەروەردە ئەگرم ڕەخنە لە پەروەردە هەر پەروەردەیە بەڵام ئایا ئەو پەروەردەیەی کە جاران میزانیەکی تایبەتی بۆ دروستە بوو مامۆسای ئامادەکراوی هەبوو پەروەردەکراوی هەبوو مدەڕیسەکان کە ئەوانەی کولیان تەواو کردو مامۆستای لە ئەو متەوەستە و سانەوی بوو هەمووی سەیریان بکە لە ژیانیان لە گوزەرانیان ئەو کاتانە لە شەخسیەتیان ئێستا بەبێ قەید و شەرت مامۆستا هەیە 10 ساڵێت تەخەڕوجی کردووە 14 ساڵە تەخەڕوجی کردو و تەعین نەبووە بەشێکی زۆریشی لە 100 مامۆسای ناوچەی ئێمە و ناوچەکانی تریش مامۆسای وانەبێژە مامۆسای وانەبێژی ئەنیسی کاکە ئێمە ئەوسا هەموو مامۆسایەک هەرکە لە تەطبیقاتە دەفتەرێکی هەبوو پیان و تۆ دەفتەری خێتا ئەم مامۆسایە بەیانی کە ئەچێتە چەند دەرسی هەیە بۆ هەموو دەرسێ بەرنامەی هەیە کە لەو 40 دقەیە چەندێک دەرسەکانی چییە کە باسیەکە خاڵەکانی چییە کێڵێ ئەم جەزگە لەوەی هەر کەسە لە بواری خۆی و اختصاسی خۆی چەندین دەوراتە کرایەوە هەتا تەعتیلەکە تەواو بوو مامۆستا لە دەورا بوو بۆیە ئەوەی کە من بیڵێ من مەبەستم لەم شەخسانە نییە کە ئێستا مامۆستان من بەبەستم لەوەیە کە وەزارەتی تەربیە کە پەیوەندیدارە مامۆسابەوەوە هەموو ئەو کولیاتانەی کە موئەهەلن دەرچووەکانیان بێتە مامۆستا مەفروزە ئیحتیمامێکی زۆری پێ بدرێ و بە تایبەتی پەروەردە لە شتە ئەساسیەکان نابێ کە ئیحتیمامی پێ بدەن و ئەمجا کە مامۆستا تەخەڕوجەکە مەفروزە تەعین بکرێ کە تەعین نەکرێ ئیتر نازانێت چی بکە هیوا هەیە ئەبێ بە سایق هیوا هەیە ئەبێ بە شاگرد هیوا هەیە بێ ئیشی وا ئەکا لە محتاجی و لە احتیاجیە نازانێ ئەی چی بکە بە وانەبێژیش لە هەموو لایەکە و دێن لەو قەراخی ئێمە یا لە تەربیەکانی هەموو قەزاکانە تەقدیمەکەن بە وانەبێژی زۆریان ناگرن لە هەمووی سێرتر وڵا دەرچووی مامۆسای کوردی وڵا پێویستمان نییە لە هەموو دنیا خەڵک احتیمام بە زمانەکەی خۆیەدا کە مامۆستاکە مامۆستای زمانەکەی خۆی بەلا هەمووهیم بێ جارێوانە نادیر مەگەر تاین بکرێن ئەمجا دەوراتیان نییە ئەمجا یەت هەر نەقڵ هەر نییە جاران بۆ کاکە لە زمانی مەلیکە و مامۆستا 3 ساڵ ئەنێرا دێهات ئەم مامۆسایە چوە دێهات ئەم 3 ساڵە پارەشی کۆ کردەوە کە ئەگەڕایەوە شارژنیشی پێێنا کچەکە شوویە کرد ئەساسێکیان بۆ خۆیان داناو
ئەو سا مناڵیانە بوو ئیستا هی وایە سێ چوار مناڵجێڵێ تا ئەو لێرەوە بن لە دوورترین دێوە 2 سعات بە پاسێ بە سیارشکاوێ ئەڕوا و ئەگەڕێتەوە سلێمانی مێشک لە سەریان نامێنێ پیاوە لە ئیشێکەوە دێتەوە ئەمجا بۆڵەبۆڵی بەسەرا سیرەکەی کێشە لە بینیانە دروستە بێ مناڵ بەرە لە ماڵان داینێ بچۆ بە دوایە بیهێنەرەوە ئەمە چۆن نەتوانێ مامۆسایەکی پەروەردەیی بێ و مامۆسایەک بێ هەموو توانای خۆی سەرفکە بۆ تەلەبەکانی ئێمە خەلەلەکە لەو کەسەوەیە کە ئیحتیمام نادا بە پرۆسەی خوێندن و پەروەردە ئەینا من مامۆسام بەلاوە گەورەیە و مامۆسا لە هەموو دنیا شتێکی پیرۆزە چونکەم پەروەردە و فێرکردن بڵاوە کاتەوە بەڵام پێش مامۆساش باسی خێزانی شەکەی ڕەخنە لە خێزانەگری ینی پەروەردەکان یعنی بۆچی پەروەردە نەمابێ لە خێزانە هۆکار چییە؟ هۆکارەوەیە ئەم هەموو شتانەی کە ئێستا دروستە بێ لایەک کاتێک باوکێک موسەیتیرە بەسەر خێزانەکەی خۆیان لە ڕاستیە بتوانێت خێزانەکەی خۆی بژێنێ ئەگەر خێزان محتاج بوو گوێ لە باوک بۆچی بگرێ کە نەتوانێ باوکی شتێکی بۆ بکڕێ کە نەتوانێ پەروەردەیەکی ڕێک و پێکی بکە کە ئێستا بە دەرەجەیەکیش بڵاو بووەتەوە ئەو ئیعلام و تەلەڤیزیۆنانەی کە هەر هەمووتانەی بینن و ئەیزانن ئەمانە هەر هەموو گەورەترین زەربەیان داوە لە پەروەردەی خێزانی لە پەروەردەی کچ و کوڕەکان و ئەو هەموو هینانە ئەمانە پێشکەوتن نییە هەموویە بێتە شتێکە توانم بڵێم تۆ خۆت بەدیلی ئەمانە ئەبینی چارەسەر بۆ ئەمانە یعنی بۆ منە ڕەخنە لە تەلەڤیزیۆن ئەگری لە یاسا لە مەکتەب لە هەموو بەدیلی ئەمانە چین؟ کاکا بەدیلی ئەمانە هەمووی ئاسانە گەر بتەوێت چاکی بکەی پاشەوە ئەم هەموو هینە بەرەڵایەنە چیان پێڵێن ئەم نەخێر ئەمەی لە فەیسبوک و شت بڵاوەکەنەوە ئەم هەموو شتە چییە کاکە لەسەر هەموو شتێک ئەنووسێ ئەی نابێ چاودێرێکی بەسەرەوە بێ ئەی نابێ بزانن ئەمە کێ ئەوە ئەنووسێ ئایا ئەمە پیاوێکی عالمە پیاوێکی ڕۆشنبیرە پیاوێکی دڵسۆزی میلەتەکەیەتی یا هەردانیشتووە بۆ تێکدان و بۆ فەوتانی خەڵکەکە دەتۆ بڕۆ خۆت چ شتێکەکەی بڕۆ بیکە هەتایوارە تۆ بڵێ چاکە بزانە کۆمنتەکان چۆن ئەمەی تۆ تێگەیشتێکی کۆمەڵایەتی و یا ئەوەی کە خۆمان پێڵێن عەشایەریە بۆ ئەمە یاخود تێگەیشتنیەکە لە چوارچێوەی سیستەمدا بێ بکرێت ئێمە خۆی ئیشەکە ئەبێت لە چوارچەوەی سیستەما بکرێ بەڵام ئەمە شتێکی کۆمەڵایەتیە کە ئێمە پابەندین پێوەی ئێمە هەموو لایەکمان پێمان خۆشە ماڵەکەمان جوان بێ ماڵیش بە کێ جوانەگرێ ئەو مناڵانەی کە پەروەردەیەکەین کچ بێ یا کوڕ بێ ئەبێ پەروەردەکراو بێ ئەبێ بزانێت چ جلێک لە بەرەکات چۆن ئەچێتە دەرەوە خۆ پێشکەوتن بە جلوبەرکە یا بە عەقڵ و بە معریفەتە ئایا خەڵک مامۆسایە کە بچێتە دەرسێکەوە دەرس بڵێتەوە لە مەکتەبێکا بێ مامۆستایەکی بەڕاستی پەروەردەکراو بێ بە هەموو کەس دڵی پێی خۆشە و مامۆستای خۆشەوێ ئەو کارمەندێک لە هینەکان لە دائیرەکانە هەیە وەرە ڕویان تێ بکە بچۆ بزانە هیچ احتیرامێکی خەڵکیان لەلایە ئەی جاران من خۆ مۆزەفم لە ئیدارە مەحەلیە بزانە ئەم مۆزەفانە مراجعی زۆر و زەبەنەیشە بووە و چەند حورمەت لە مراجعیش گیراوە و کەسیش باسی دایرەی نەکردو کە مۆزەفێ خراپ بێ و ئەی مۆزەف ئیشەکەی ئەوەیە مەعاش بۆیە وەرەگرێ کە خزمەتی خەڵک بکە بەڵام ئەی ئەم کە مەعاش وەرنەگرێ کە پارەی پێ نەبێ کە قاتی نەبێ کە خواردنی خۆشی نەبێ وەڵا کاکە یان هیچ مەجبور نییە احتیرام لە خەڵک بگرێ ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ سیستەمەکە و مەفروزە گۆڕانی کاریەکی تەواوی تیا بکرێ خۆشەر نییە ئێمە ئیسا ئەگەر بزانین میلەتەکەمان حکومەتەکەمان حیزبەکان بەدەست دوژمنەکانەوە ئەناڵێن و هیچیان نییە ناتوانن خزمەتی پێ بکەن ئەی بۆ لە نەوەتەکانانە و 5 و 6 وانە ئەو گرانی هات بەسەر ئەم وڵاتە و ژن و کوڕ و کچی خەڵک دوای دەڕاستە کەوت و گوڵەچنیە کرد بەڵام خەڵک حکومەتیشی خۆشەویست و حیزبەکانیشی خۆشەویست و پارەیان نەبوو بەڵام ئەو کاتە خەڵک تاکید بوو کە حکومەت هیچی نییە دوژمنەکانیشمان بەهێزە خۆ لە دوای 2003ەوە ئیتر وەسعی کوردستان گۆڕا کە یەکێتی و پارتی یەکیان گرتەوە مامجەلال و کاک مەسعود ئەو ئیتیفاقیان کرد بەڕاستی هەموو شتێک بە ڕێک و پێکی ڕۆی هەتا ئەم دوایان ئێستا هەمووی تێک چۆتەوە خەڵک گلەیی لە حکومەتەکە هەیە بەڕاستی
بەڵام بەشێک لە پاساوی حکوومەتی شەڵێ نەبوونی پارە و بودجەیە تۆ بڕوا بم بۆ چوونە بەمەی حکوومەتەکەی بەمەی کاڵە پارەم نییە خۆی کێشەکە ئەوەیە ئێستا نەوت هاتە سەر 25 و 20 دۆلار و چووە سەر و سەوە و ئیسە لە دەوری هەشتا و بەرەژوورایە هەر ئەڵێن نییە خۆ ئەمە لیژنەیەکی ڕقابی وها ئەو تۆ دروست نەبووە کە هی خەڵک بێ و ئەم شتانە لە بەردەستیا بێ و ئیعلانی بکا کە چەندێ واریداتی نەوتە و چەندێ دەستکەوتەکانی تری دەوڵەتە ئەو لیژنەیە ئیعلانی بکەن پەیوەندیدار نەبن بە پارتیشەوە و بە یەکێتیشەوە پەیوەندیدار بن بە حکوومەتێکی ڕاستەقینەوە ئەگەر ئەمە ئێمە هەمومان بیبیسین و تاکید بین چۆن نەتوانین گلەی بکەین ئەوەی کە هەیە ئەمانداتێ و سەرفێکا بۆ خەڵک بۆ ڕێگاوبان بۆ ئاوەدانی بۆ شتی تازە بۆ مەعامیل بۆ مەسانیە بەڵام ئێمە تاکید نین لەوە کە ئەو قسەیە وایە کە نییە کەواتە جێگەی متمانە نییەکەوە ئەی تاابان جێگەی متمانە نییە باش هەموو شتێ بە بڕوای تۆ کە ڕەخ نەشکرۆ بە پارە چارەسەرەوەیە بەشێکی ئیرادە و ئیدارەیەکی بەهێزێوێت خۆی ئیدارە و ئیرادەی بەهێز و ڕازگۆیی مهم ئەوەیە ئەو حکوومەتە ببێتە جێگای متمانەی میلەتەکە ئێستا ئێمە قەزاین و هەموو قەزاکان سیرکە هیچ قایم قامێ لەوێ نامێنێتەوە هیچ مدیر ناحەیە لە شوێنی خۆی نامێنێتەوە هیچ مدیر شورتە و مدیر ئاسایشێکی لێ نییە باشە ئەکرێ ئەم میلەتە چی بکە ئەی تۆ پێویستی کارەبات هەیە نایبینی هیچیشی بەدەست نییە وەڵی پارەی چاشیان پێ نییە ئەکرێەوە بەخوا باوکم حکوومەتداری بەو شێوەیە نییە و واژناک بەڵێ کەواتە کۆی ئەوانەی کە ڕەخنەیەەکەی لە مەسلەی بلایانی کۆمەڵایەتیە کەناڵە تەلەڤیزیۆنیەکانە پەروەردەیە مامۆستایە یاسایە هەموو کۆی ئەمانە هەموو پەیوەستەیە پەیوەندیدارە بە سیستەمی حکومڕانیەوە حکومڕانی و حکوومەت هەروایان و تۆ باوکی میلەتە هەموو شتەکان لەسەر دەستی ئەوەوە دێ چۆن ئەگەر حکوومەتێک دڵسۆزی میلەتەکەی خۆی بێ حساب بۆ میلەتەکەی خۆی بکە بە دڵنیایەوە چۆنەوە بێ ئایا ژیانی ئەم خەڵکەی کە ئێستا هەیە وەکو ژیانی ئەوان و وەکو ژیانی ماڵ و مناڵی ئەوانە وایە وەکو ئەوانە وەکو ئەوانە ژین وەکو ئەم خەڵکە ئەژین فەرمەوە لە کەلارەوە بیگرە تا سلێمانی جادەیەکە هەر ئەم ساڵ چەندێک خەڵک وەرگەڕا و دامی کرد و مرد یەک جادەی وێرانە لە بینی ئەوێ و دیالە و بەغاوە کە دێتەوە بۆ ئەوێ لە خانەقینەوە دێتەوە بۆ ئەوێ کەس هەیە بەتەنگیەوە بێ ئەوە چەند ساڵە ئەگەر قانون ئەگەر حاکمەکان بە شێوەیەک دابنرێن هەر لە سەردەمی مامجەلالە خۆگرانی نەبوو مامجەلال کۆبوونەوەی لەگەڵ حاکمەکان کرد هەموو حاکمێک 5,000 دیناری بۆ تەخسیس کرد لەبەر ئەوەی حاکم ئەگەر برسی بێ ئەگەر پارەی نەبێ ئەگەر نەژی شوێنەکەی وا هەڵەگرێ کە بتوانێت ژیانی خۆی خۆشکە ئەگەر ملار کاتەوە و بێوێ ئەوەندە پارە پەیاکە خوازانێ بەڵام ئەو وەختە مەعاشەکەی خۆشیان خراپ نەبوو 5,000 دیناریشیان وەرەگرت لە مامجەلال ئەو وەختە حاکمەکان هەم حکومەتەکەیان خۆشەویست دەم حیزبەکەشیان خۆشەویست هەم ئیشەکەی خۆشیان بەڕێک و پێکیە کرد ئەم قسانە بۆ بەرپرسان ناکەن ئێوە کە گوێ لێ گیراو بن لە ناوچەکەدا گوێتان لێ بگرن وەڵای ئێمە بۆ نەکبەتی حکومەتەکەی ئێمە ڕوت و ڕەجاڵە ینی بەڕاستی ئیمکانیەتێک نییە لە بەردەستیانە بڵێن ئەوە محافظە ئێوە ئەبینن وەڵای کاکەڤاڵ پیاوێکی زۆر زۆر بەڕێزە و پیاوێکی ڕۆشنبیرە پیاوێکی عاقڵە پیاوێکە دکتۆرای هەیە یعنی عەقڵی ئیدارەی پێیە بەڵام کە پارەی پێ نییە هیچ ڕۆ ناتوانێت هیچ بکە هیچ دەسەڵاتێکی هەیە نەبەخ ئەی ئیتر ئەمە قایم قامەکانی شەنیانە و ئیتر وەزیرەکانیش هەمومان هەروە تەسەورەکەین کە ئەم سنووریان ئێهمال کردووە بە تەنگی وەنایەن
کەواتە ئەو ڕەخنەی کە ئێستا بۆ مە یەکێتی نیشتیمانی ئەیگرێت لە حکومڕانی و لە پارتیش ڕەخنەی لە پارتیە کە جیاوازی جوگرافیەکە لە نێوان سلێمانی و هەولێرە ئەوە قسەکانی تۆش هەمانەوە گەیەنێ. ئێمە ئەڵێن حکوومەتەکە حەقی پارتیمان نییە، چونکە ئێمە حکوومەتمان هەیە، پارتی حیزبی باڵا دەستە، پارتی حیزبە. بەڵام ئەو حکوومەتە ئیتر کێیە؟ ئەو حکوومەتە بەڕاستی مقەسیرە بەرامبەری نائەدالەتیەکان کە ڕۆدەن پەیوەندیدارە بەو حکوومەتەوە و ئێستا ئێمە سەرۆکی حکوومەتەکەمان تەنانەت مەفروز بوو بەلای کەمەرەمایەکە 2-3 جار سەر لە سلێمانی بدا و لە ناحێو قەزاکان بدا و بگەڕێتەوە. بە بڕای تۆ بەوە ناکە؟ وەڵاهی بەهی خۆی نازانێ، من واتە سەورەکە کەواتە چێتەوە سەر نفوزە حیزبیەکە. ئەی تەڵان ئەینا هەر عیبە باسی زۆنی سەوز و زەرد و ئەوە لە حکومەتداریاکەی هەیە. حەقا ئەو حکومەتە سەرۆکی ئەو حکومەتە مەسئول بێت لەم میلەتە و لە دەستگا و دائیرەکانی خۆشی بە کامیلی، جێگرەکەیشی هەر هەمان دەسەڵاتی جێگری هەبێت لە دوهۆک و لە هەموو شوێنەکانی تر تا ئاگاتە خانەقەی نووسنجانی. بەڵام بەداخەوە ئێستا وایە و هەر کەسێک لێرە ئەمجا ئێمە حکوومەتی عێراقیش هەر زوڵممان لێکە، خۆ نەبێ ئەویش دڵسۆز بێ پێمان. ئەینا ئێستا ئەگەر ئەمانە بیانەوێت لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەون بە ئاسانی فەرموو نەوتەکەی ئەو نەوتەوان داوای نەوتەکە ناکەن، نەوتەکەیان بەرێت تۆ پارەی بوجەی خۆ دەوسا لە سا حەڤە بووە لە سا حەڤەی ئەو پارەی کە ئێستا هەیە بیدەن بە کوردستان، هەر کوردستان وەکو ئەخیری نەوەتەکان لێکاتەوە، ئەخیری 2000ەکان لێکات. بۆچی ئەو نەوتە نایەن بە عێراق؟ وەڵا لە خۆیان پرسە بۆچی نایدەنێ، هەموو کەسێک کە زانێ بۆچی نای. تۆ ڕەخنەیەکی تری شەگریت بازەوە کە یاڵی عێراق، عەرەب، ئێران، تورکیا، رووسیا، ئەمریکا هەموو بۆ خۆیان لە ناوچەکە دێن و ئەچن. ئەمەش مەترسیە لە سەرمان. مەترسی ئەمانە چییە کە هەبن لە ناوچەکە؟ ئەمانە بۆ حاڵەتی خۆیان هاتوون، بۆ مەسلحەتی خۆیان هاتوون، بۆ بەهێزکردنی اقتصادی خۆیان و پێگەی دەسەڵاتیان. ئەینا ئێستا ئەمریکا لێرەیە باشە ئێمە لە سا 50 کوردستان ئەم شەڕ و هەرا و بەزم و ڕەزمە بوو گرتیان و بە شەڕ و ئەو هەموو پێشمەرگەیە شەهید بوو، ئەو هەموو خەڵکە ئالیە لە دووس خوورمات و ئەو مەنتیقانە کوژران و خانۆکانیان ڕووخانن. باشە ئەمریکا بۆ قسەی نەکرد. ئەمریکا دەستێکی خراپە بۆ مەسلحەتی خۆی هاتووە. خۆ ئەو بەزمەی لە بینی یەکێتی و پارتیا ئەو ساڵەکە کردیان نازانم بیزەبت بیرم نەماوە ساڵی چەنە کە پارتیان هێنایەوە بۆ ناو هەولێر و یەکێتیان لێ دەرکرد و خەڵک چەند زەرەری کرد لە جیاتی ڕێکیان خاو ئاشتیان کاتەوە و مشکیلەکەیان حەلکە، مشکیلەکەیانی ئەوەنە گەورە کرد هەر چارەسەر نەبێ. ئەوەی مەبەست ساڵی نەوەتەکان، ئەوەی سەردەمی سیوێکی ئاب، ئەوەی سیوێکی ئاب. ئەمریکا کەواتە چیە؟ رووسیا ئێستا هاتووە لە سووریا نیشتووەتەوە و لەسەر ساحەکەیە. بۆچی هاتووە؟ خێرە ئەوە چەندێکە نەیەڵا ئەسەد بڕوخێ و ئەوەی وەزعی کوردە دەربەدەرە و ئەوەی وەزعی کوردە لە تورکیا و ئەوە تا تورکیا ئێستا هاتووەتە ناوە چەند کیلۆمەتر هاتووەتە ناوە. چەندێک جێشی تورکی ئێستا لە کوردستانی ئێمەیە کە هەڕە 6مان لێک. هیچ کەسێک بەدڵسۆزی لە ئەوروپاوە بۆ ئەمریکا و بەریتانیا بەدڵسۆزی نهاتوۆتە کوردستان. ئەو مەترسیە هەیە لە ئایندا کوردستان بێتە گۆڕەپانی یەکلاکردنەوەی هێزەکان؟ وای ئەبینی؟ وەڵاهی من هەندێشت هەیە عەقڵم نایبڕێت، چونکە ئەمانە مەسلحەتەکەیان تا زۆرە وا ناکرێ، وای ناکەن کە ئەو شەڕە دروست بێت. مەسلحەتی ئابووریت مەبەستە؟ تەبعاً ئەوانە بە دوای خۆیان سوالکەرن لە هەموو شوێنێ هەر بە دوای پارەوەن. هەموو هێزانی کە باسیەکەی هەڵبەت هیچ قابلە بۆ دڵسۆزی ئەگەر هاتوون فەرموو بڵێن ئەوەمان بۆ کرد. بەڵێ فەرموو. من بەرنامەکەم زۆری نەماوە پرسیاری ئەوشکەم تۆ تەنانە ڕەخنەیە بیستم کە باسی ئەم بابەتێکەیە ئێستا گرنگە لە ناو خەڵکە، بابەتی جێندەرە. تۆ چۆن تێگەشتووی لەو بابەتی جێندەرە کە پرسێکی کۆمەڵایەتیە و زۆر باس و خواسەکرێ، هەندێک لایەنگریەکە هەندێک ڕەخنەیەەکە؟
ئاخر تۆ ئێستا بە زمانی قسە بکەی من تێنەگەم ئەمە کێ قسەیە لە ڕاستیە ئێستا ئەوان ئەبێ ئێستا لە ناحێ و قەزاکان کۆ ببنەوە بۆ ئێمە کە هەر جلی جوانمان لەبەر بوو یعنی هەمومان ئەوەنە تێگەیشتوین ئەم میلەتە هەتا ئێستا ئێمە میلەتێکی دواکەوتوین بەڕاستی پێویستیمان بەشتە سەرەتاییەکانمان نییە لەکوێوە ئێمە باز بدەین هەنگاوێکی گەورە بنین باسی شتێ بکەین نەخەڵی تێنەگا ئێمە پێویستیمان ئەمڕۆ بەوەیە بە عەقڵی خۆمان قسەمان لەگەڵا بکەن لە سلێمانیا چەند پرۆفیسۆرمان هەیە ئەی لە لادیەکانە ئەی لە گەرمیانە کاکە سلێمانی لەگەڵ گەرمیان فەرقی هەیە سلێمانی لەگەڵ بەرزان فەرقی هەیە لەگەڵ بادینان فەرقی هەیە کاکە هەر لە ئەساسەوە ئێمە هەر لە زمانی مەلیکە حەوم قوتابخانە لەم قەراخەی ئێمە بووە کە 84 دێ ئەم دێ ئێمە لە ساڵی 50 بۆ 51 قوتابخانەی تیا بووە کە باوکم هێناوێتی ئەو وەختە موافقەتەکەشی لای مەلیک بووە کە کراوە باشە ئێستا ئەم منتیقەی ئێمە معنای وایە لە منتیقەیەکی تر وشیارترە بەڵام تۆوەکو ناوڕەخنە لە گیان دەرەگری ئین ناوەڕۆکەی کە ئەوی باسی هاوسەنگی ڕەگەزیەکە من لەوە ڕەخنەی وای لێ ئەگرم بێ شتێکمان پێ بڵێ ئەو مەجلیسەی کە ئەو خوشکە باسی کردەوە ڕۆژە ئەو خەڵکە تێبگا لە سانەوەیان لێی بپرسە هەر نازانێت چییە باسی چیەکە واینا مەبەسەکە ئەوە نییە من بڵێم ئەمە کەی کەلیمێتەوە بەکارێنی کەی ناشی ئەی ڕەخنت لەسەر ناوەڕۆکەی چی باسی یەکسانی ڕەگەزیەکە بۆ نمونە یەکسانی ڕەگەزی کاکە ئەمە قسەیەکە ئەکرێ بەسراوەتەوە بە ئاس و مستەوای ئێمەوە ئێمە هەموو پیاوێک تا ئێوارە بڵێ پیاو سالاری نییە لە 1970 خەڵک حەزی پیاو مەسئولی خێزانەکەی خۆیەتی بەچی بە تەبایی لەگەڵ هاوسەرەکەی و ئێستا کاتێکی شاتوۆتە پێشەوە خۆشەویستی هەیە لەگەڵ بینی ژن و پیاوە ئەم ژن و پیاوە خۆیانە بێ یەکتریان خۆش بێ و خۆیانە بێ مناڵەکانی خۆیانیان خۆش بێ و خۆیانە بێ پەروەردەیەکی جوان لە ناو خێزانەکە لابن ئەینا یەکسانی بۆ ئەوەیە من قسەیەکم کرد و ئەو قسێ بکە من چێشتەکەی لێنام من قاپەکەی بۆ بشۆم من چێشتەکە لێنێم ئەو قاپەکە بشۆ ئەمە بە ئوسوڵی خۆی ئەڕوا بەڕێگاوە کاکە ئیستا لە ئەوروپا خەڵک ڕەنگە ژن و پیا هەر فریای ئەوە نەکەون هیچ خزمەتێکی بەڵام ئێستا لێکدانەوەیکی تری هەیە بۆی ئەو هاوڕەگەزیە تۆ ئەوە متابعی ئەەکەی وەکو کەسێکی کۆمەڵایەتی یا بڵێم وەکو کەسێکی ئەوەی کە لە ناو توێژی عەشایەرا و لە ناو خەڵکا زۆر تێکەڵی پێت وایە کۆمەڵگای کوردی تەقەبولی ئەوە کات ناوەڵا بڕۆن ڕاپرسی بکەن بەڵام خۆ پیاوی ئەم وڵاتە هار نەبووە بەخوای لە سەتا ئێستا لە ئەم زەواجانەی کە بڵین لە سلێمانیا تقریبەن لە 160 بەرەو ژوور زەواجەکان بەتاڵە بێتەوە و تەڵاقەوێتە بینەوە هەتا ئێستا سەیری بکە بچۆ بگەڕێ بە دوایە بزان چەندی خەتای کوڕەکانە و چەندی خەتای کچەکان کاکە تۆ ئیمکانیەتی خۆت چەنە ئەوەندە هۆکاری دروستبوونی ئەوانە چییە بە بڕۆی تۆ ئایا خۆیان خێزانەکان یا ئەم ڕێکخراوانە باسەکرەیە تۆ ڕەخنەی تەلەڤیزیۆن و میدیاکانی شەکەی ئەوانیش کاریگەری ئەوان کاریگەریەکی یەکجار زۆریان لەسەر خەڵکەکە هەیە لە هەموو ڕۆکانەوە چونکم ئەوانەی کە پێشکەشیەکەن هەر هەمووی بەڕاستی بۆ فەوتانی کۆمەلگایە بۆ ئەوەی مقاوماتی کۆمەلگا تێک بدەن و نەیهێڵن ئەمەش بەگشتی ئێمە ئەگەر وەک دینەکەیان وها کەس کردووە ئەگەر ڕۆ ئینسانیەکەیشمان لێ بسەنەوە ئیتر ئەبینە کەسێک هەر وەکو مەکینە ئیش بکەین وەکو ڕۆبۆرت بۆ ئەوەی ژن و پیاو هیچی بەیەکەوە ڕێک نەبێ هەروە بێ ئەمڕۆ ڕەفاقەتی یەکێکەکەی 4 ڕۆژتر لێ جیابیتەوە مناڵ هەموو سەرگەردان و قوڕ بەسەر بێ تۆ وشەی بەدڕەوشتی و بەرەڵایش بەکارێنی کە بەشێکیانی عنی ئەمانە تێکیانەدا باشە لە سلێمانیا قەت بووە ئێستا لە هەموو خەڵکێگەڵێ شاری کاک ئەحمەدی شێخ و شاری مەلیک مەحموود شاری کێ و ئەم هەموو زانا و دانا عالمیە ببینی لە زۆرینەی شوێنەکانە خەڵکی بەدڕەوشتەیە و خەڵک چاوی لیانە و هەڵیانەگرێ و ئەیان باو ئەیان هێنێ ئەکرێ ئەمە هەبێ لە شارێکی ئاوا جوانی وەکو سلێمانیە ئێستا هەیە وەڵام من لە تۆ پرسم نییە من ئەمەوێ
من لە مەوقعی پرسیارامێ وەڵامم بیتەوە تۆ وەکو کەسێک کە چۆن یەکێک لە وەجه عەشایەرەکانی لە ناوچەکە. ئێستا وەرە من سەیرەکەم ئەمانەی کە لە تەلەڤیزیۆنەکانن ئیمڕۆ شووەکە و حەفلەیەکەچی 2 هەفتەی پێ نەچوە تەلاق درراوە. ئێ باشە خۆ ئەمانە لەسەر تەلەڤیزیۆن و ئیشەڵا نەسیحەتی خەڵکی ترەکەن. چەنە بینی تۆ تەلاق نەدراوێ؟ بە بڕوای تۆ تا چەند گێڕانەوەی ڕۆڵی دین و بەها جوانەکانی ئیسلام ڕۆڵیە بێت لە چارەسەرکردنی ئەم کێشانە؟ خۆی ئیسلام هەموو شتەکانی چارەسەر کردووە، هەمووی خچۆتە دەستمان. ئێستش کە هەندێک شتی باش ماوە هی دینەکەمانە، بەڵام دینەکەمان بەڕاستی من لێن نەشارمەوەکو خۆم ئەو دینەی باو باپیرانمان ئەڵێن، ئەو مەلایەن عالمانە ئەڵێن کە لە کۆنا هەبوون، ئەمانە ناڵێن کە یەکێ سەلەفیە باوەڕی بە هیچ شتێک نییە و یەکێک تونڕاوە لە خۆیەوە شتەڵێ و من ئەو دینە بە ئەم دینەی باو باپیرانی ئێمە ئەم دینە نییە کە ئێستا حیزبە ئیسلامیەکانیش ئەیبن بەڕێوە. بەڵام ڕاستە ڕووە سیاسیەکەی وازێنە، بەڵام خۆ ڕووە بانخوازی و پەروەردەکەی ئەوان ڕۆڵێکی پۆزیتیڤ و باشە گێڕن ناو خەڵکە. بە هەموو دڵنیاییەکەوە تۆ باوەڕت بە یەکێک هەیە کە شوێنی متمانەت بێ، سێ ڕەنگە زۆر کەست پێ بڵێنە لە خۆتەوە هینت پێیەتی. ئەو مامۆستا زەڵمیەکە مامۆستا کێی زەڵمی تۆ پیاوێکی وا کە قسەت بووەکە یان و سینەکەی خوێنیتەوە باوەڕی پێەکەی، بەڵام من بە هەندێکی تر باوەڕ ناکەم یاری بە ڕێخستنەکەی خۆشیانەکەن. مەبەست دکتۆر مستەفا زەڵمی ئەو هەموو مەلا چاکەی کە هەبووە هەمووشی بە محتاجی و احتیاجی بوون، بە قورئانی چیان نەبوو. خۆ هەموو نەتان بیستۆ مەلا ڕەزیلە، ئەی ڕەزیل نەبێت چیە؟ تۆ خۆ وەسفێکی باشی بۆ من لە سەرەتای بەشی یەکەمی بەرنامە مامۆستا مەلا عوسمانی شێکرد، ئەویش خۆ بەشێک بوو لە حەرەکات و مەلا عوسمان. باوەڕت هەبێ مامۆستا مەلا عوسمان پیاوێک بووە باوەڕ ناکەم نمونەی وابێ. مامۆستا مەلا عوسمان لە دینەکەی خۆی و لە خواردنەکەی خۆی و لە جێگە خەوەکەی فەرقی نەبووە لەگەڵ ئەوەی کە 40 ساڵ لەمەوە پێشەی وەرەوە بووە. بەڵام ئەوەی ئێستا کە ئەم دەست نێژەیە ئەمەی کە ماوە بەشێکی ڕەخنەیەکەی تۆ بۆ نەوەسفی مامۆستا مەلا عوسمان، مامۆستا محەممەد، مامۆستا مەلا محەمەی ڕازی، ئەمانەی بەشێکی ئەمانش بەرهەمی ئەوانن ماونەتەوە نییە؟ ئەوە نییە، ئەمانیش چەند جار تێک چوون بەسەر یەکترا. پاشەوە لە دینە بەڕاستی نابێتەوە بۆ خۆتی بکەیت. ئەو تا ئیمامی عەلی ئامۆزای پێغەمبەر بوو، زاوای پێغەمبەر بە صلی الله علیه وسلم، بەڵام ئەوە ڕەنگە هەموو کەسێک بڵێ ئازاترین کەس بوو و شێری خوا بوو و ئەیوە تا 3 کەسی تر لە پێشی ئەوە بوون بە خەلیفە. ئەم ئیتاعیشی کردن و بەیعەتیشی پێوە کرد. من سوپاس دەکەم، هیچم نەماوە لەم بەشە ئەگەر دوا قسەی خۆت هەبێت لەسەر کۆی ئەم بەرنامانەوە قسەیەک دەبێ. سوپاس دەکەم. وەڵا منیش زۆر سوپاسی هاتنەکەتانەکەم، بە هیوام دڵخۆشمان کردبن، نادڵخۆشمان نەکردبن. خۆشحاڵ بووم بە هاتنەکەتان و ئینشاءڵڵا سوودمەند بووە وتوێژەکەمان. سوپاس دەکەم. ئەمەوێ بەر لەوەی کۆتایی بە بەرنامەکە بێن و ماڵاوایی لە بینەران کەم ئەگەر بتوانی چەندێرێک جێپەنجەی خۆتمان بۆ بەجێبی هەڵی لەسەر ئەم بەرنامەی کەناڵی ئاسمانی پەیام. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، من بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامە لەگەڵ شێخ دلێر شێخ مستەفا. تا بەرنامەیەکی تر و جێپەنجەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ.